سەرۆک ترامپ بریاروایە ئەمڕۆی وارە پەیامی ساڵانەی بۆ کۆبوونەوەی هاوبەشی کانگرس پێشکەش بکات کە تێدا باس لە چەندین خاڵ دەکات لە پەیوەندی بە کارنامەی ناوخۆ دەرەوە. بۆ چێشتنە سەر ئەم بابەتە دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردەی لە زانکۆی ئێڵاتی تەنەسی لەگەڵماندایە. دکتۆر کرمانج سپاس و خۆشهاتنەوە بەڕامەکانمان. تا چەند شیانی هەیە سەرۆک ترامپ لە وتاری ئەمڕۆیدا بتوانێت بە ئەندامانی هەردوو دیموکراتەکان و کۆمارەکانی خۆی باوەڕ بهێنێ بۆ ئەوەی کارنامەی ناکۆکی لەسەرەکانی پیادە بکات هەر لە دیوارەکەەوە بگرە تا ئەوانەی تر پێم وایە شانسی کەم بیتن خۆ دەزانی مەسەلەی گوتاری ساڵانەی سەرۆک لە کۆنگرێس کە پێی دەڵێن State of the Union زیاتر لەسەرەوەیە بەرنامەکانی ساڵی ئایندەی خۆی بە خەڵک بڵێت و چ شتێکی باشکرایە وەگی خەڵکی ئەمریکایە بێنیتەوە بەڵام وەک ئاماژەتان پێکرد بە شێوەکی گشتیان بڕوا ناکەم هیچ شتێکی ئاوها نوێ بە خەڵکی ئەمریکایە بڵێتن زیاتر لەوەی باسی دیوارەکە بکوەکو ئاماژەتان پێکرد بڵێتن چ ناوێکی لێدەنێن گرنگ نییە پەرژینە دیوارە هەرچی هەیە بەڵام شتێکە بیتن کە پێشی لافاوی ئەو کۆچەرانەی ئەمریکای لاتینێ بگریتەوە لە حقیقەتیش لافا و شەپۆل نییە وەکو ئەو ناوی لێنایە بەڵام بە حکمی ئەوەی دەیەوێتن خەڵکەکە تەحریک بکاتن و بە جۆرێک تەسیر لە سایکۆلۆژیان بکاتن باش شتەکەوا گەورە دەکاتن کە بڵێ ئەوە خەتەرێکی گەورەیە لەوێن دەرێ باسی ئابووری دەکاتن حتمما لەوانەیە هەموو اعتیبارەکەی لە بۆ خۆی بباتن کە ئابووریەکی باشی ئەمریکای هەیە بەڵام لە واقعا و کابرایە ئابووریەکی زۆر تەندروستی لەلایەن پرێزیدنت ئۆباما وەکو میران لە بۆ پاشی هەینێش دیارە زۆری لە کێشە ناوخۆیەکان بە دروستکردنی دیوارەکەەوە دیوار سینوەرەکە بەگرێدراوە چاوەڕێی جۆرە سازشی دەکرێت لە نیوان ترامپ و پێلۆسی یان شیانی هەیە پێداگیرەکان هەروها بەردەوام بێت. ئەمن پێم وایە ئەگەر مرۆنەتیان هەبیتن دەتوانن بگەنە نەتیجەیەک چونکە کۆماری دیموکراتەکان و خەڵکی ئەمریکایش دژی ئەوە نییە سنووری ئەمریکا لە گەرمەکزێکی باشتر بپارێزرێتن بەڵام بەو دیوارە فیزیکیی ئەو دەڵێتن بەرنامەکەیوی زۆر ماقول نییە دەنا ئەتەوە بەرد ئەو دیوارە فیزیکێت دروست دەکەی و لەوێن دەرێ بەجێی دێڵی ئەتۆ چۆن دەزوانی لە بنەوە بە خەندەق نایە نەژوورێت دیوار کورد ناکەن دوای ئەو دیوارە کە تۆ دروستی دەکەی پێویستی بە نۆژەرکردنەوە دەبێتن. ئەمریکا لە بواری تەکنۆلۆژی زۆر پێشکەوتیە دەتوانیتن درۆن بەکاربینیتن دەتوانیتن کامێرا بەکاربینیتن دەتوانی سەگ بەکاربین زۆر شتی دیکە هەیە بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی وەزعەکە بە جۆرێکی باشتر بکەن بەبێ ئەوەی ئەو حساسیەتەش لە بینی ئامریکا و مەکسیکایە وەکو درێژەی پێ بدرێتن. بڵێ ڕێبازەکانی دەرەوە بەشی گرنگە لە کارنامەکانی سەرۆک ترامپ هەر لە سەرەتاوە ئیران تەوەرەکی گرنگ بووە. سەرۆک ترامپ لەگەڵ CBCدا وتبوو یەکێک لە ئەو هۆکارانەی کەوا لێ دەکات هێزەکانی ئەمریکا لە عێراق بمێنێتەوە چاودێریکردنی ئێرانە بەڵام سەرۆکۆماری عێراق دەڵێت ترامپ داوای ڕێگەپێدانی لە بەغداد نەکردەوە بۆ چاودێریکردنی ئێران. خوێندنەوەی ئێوە چییە؟ کاک دەخیل سەرۆکەکانی پێشی ترامپیش لە بۆ مەسلەی هێشتنەوەی هێزەکانیان لە عێراقی زیاتر لەسەر مەسلەی بەشێکی گرینگی بەرنامەی ڕوبەڕووبوونەوەی ئەمریکای لەگەڵ ئێرانێ بووە بەڵام ئەوەی کە دکتۆر بەرهەم هاتوۆتە دەرێ ئەو قسەیە دەکە ئەم پێم وایە لەوی ئەو زێدە ڕۆیی کردیە ئەو کابرایە کە پۆستێکی تەشریفاتی هەیە حتا لە ناو خودی عێراقی هیچ پرسی پێ ناکرێتن باشە ئەو دێتن بە سەرۆکی ئەمریکایە دەڵێ دەبێت داوای ئیجازە بکەی یان نەتکردیە کە دێنی بۆ مانایە دەبێت و داوای ئیجازە بکەی. ئەمریکا کە هێرشی کردە سەر عێراقی و ڕژێمی لە بەین بردو پاشان لەو کاتەوە لە عێراقی ماوەتەوە ئیجازەی لە کەس دکتۆر کاتمان نەماوە هێشتا پرسی سوورە و ناوکۆکیەکان لەگەڵ تورکیا لە پەیوەندی بە کوردەوە زۆر ڕۆ نییە شیانی هەیە ترامپ لەم وتارەدا دەست بخاتە سەر ئەو بابەتە؟ حتمما باسی سووریایە دەکاتن لەوەی تا چه ئەندازێک باسی بەفەر باسی ئەو نۆفلای زۆن ئەو دوورگەی پارێزگاریکردنی کوردان دەکاتن ئەوە شتێکی دیکەیە بەڵام چەند جارێک بە ئاشکرا گوتوویەتی ڕایگەیاندووە دووبارەی دکتۆر کاتەکەمان بەسەر نایەوە. دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی ئێڵاتی تەنەسی زۆر سپاس.